ئەم پارچە هۆنداویش پێشکەشە بە کاکە موریت. مژدەت لێبێ قازی محەممەد نەوەیەکی تر لە ڕێیە هێشتا مەمەوشکەی پێیە خەمی کوردی لە کۆڵ ناوە و بۆنی کوردایەتی لێیە بۆ ئازادی و سربەخۆیی ملی ڕێگا دەگرێتە بەر مژدەت لێبێ کوردستانم بەچکە شێرێتر هاتە دەر ئاڵای کوردان دەگرێتە دەست بە دوژمن دەڵێ ئیتر بەس خاکی باب و باپیرانمان هی خۆمانە و نایدەین بە کەس قورتان بەسەر لەگەڵ کێدا بەشەڕ هاتوون ئەو کوردانەی لەوەتەی هەن لەگەڵ شەڕ و جەنگ ڕاهاتوون ئەو میلەتەی دەنگی فیشەک لای ئاواز و مۆزیقایە یان ئەو گەلەی نێر و مێیان بۆ نیشتیمان گیان فیدایە ئەو کوردانەی گەنج و پیریان گەورە و منداڵ ژن و پیاویان بەرانبەر بە دوژمنانیان تێکڕا دەبنە چقڵی چاویان ئەو میلەتەی کوڕ و کچیان غیرەت لە گیانیان دەچۆڕێ بەرانبەر بە دوژمنانیان چۆک دانادا و قەت نادۆڕێ ئەو گەلەی کە ملکەچ نابێ بۆ هیچ هێز و دوژمنێکی بەرانبەر سەد پیاوی ئێوەن تەنها یەک شێرە ژنێکی ئەو کوردانەی خاکەکەیان دەپارێزن بست بە بستی ئەڵێن بە کەرامەتەوە دەمرین بەڵام ناژین لە ژێر دەستی بەسە ئیتر هەوڵی لە ناوچوونمان مەدەن ئەڵەی مێژووی کورد نازانن خۆتان تاقی مەکەنەوە و پێتان ناکرێ و قەت ناتوانن.